دەم باش تەماشەوانین gelekî ja cardim û bernameyekî xelî gelek bi xêr bên opozîsyon û şikayetkirdin anko şikayetkirin li ser veşartin ya dahatê herêmê. Ev nava nîşanên tewerê rûyê bernamê we bernameyekî xelkê ku bêguman pirsa Bûcel Herêma Kurdistanê serarayî ku doh ji aliyê fraksiyona Kurdistanî bi piranyedangan hata pejirandin li heya niha têbînî û gotûbêj û rengvedan û karvedan li ser berdewam in. Aliyên opozisyonê li Kurdistanê biryar dan ku skalayê yasayî li Dadgehên Herêma Kurdistanê li ser hikûmeta herêmê û aliyên peywendîdar tomar bikin wekû ew dibêjin ji ber neşefafiya dahatê Herêma Kurdistanê. Belê berêzan opozîsyon û şikayetkirdin li ser şaردنەوەی dahatê herêm bêguman دوێنێ بە زۆرینەی دەنگی فراکسیۆنی کوردستانی کەپێک دێ لە دو پارتی فەرمانڕاوە لە هەرێمی کوردستان واتە پارتی و یەکێتی و فراکسیۆنی زۆرینە لە پەرلەمانی کوردستان بەبێ ئامادەبوونی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن پرۆژە یاسای بودجێ ئەم ساڵ پەسەند کرا. دواتر کاردانەوەی جیاجیالێ پەیدا بوو فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیش بڕیاریان داوە کە سکاڵا یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو لایەنانە تومار بکەن کە وەکو خۆیان ئاڵێن لەسەر ناشەفافی داهاتی هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە زیاتر بگوت و بێشکردن لەسەرەوە بە پەیوەندیەکی بەڕێز عومەر عەبدولعەزیز سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستانەوە دەست پێ بکەین. کاک عومەر ئێوارە باش. ئێوارەتان باش بەڕێزم. بڕیار بوو بەپێی هەندێک لێدوانی پەرلەمانتارانی فراکسیۆن کە ئەمڕۆ سکاڵا لە دادگەکانی هەرێمی کوردستان تومار بکەن لەسەر حکوومەتی هەرێم و هەندە لایەنی پەیوەندیدار سەبارەت بە ناشەفافی داهات وەکو ئێواڵێن. ئەی بۆ ئەو مەبەستە چیتان کرد؟ بەڵێ سڵاو لە بەڕێستان و بینەرانی بەڕێزی هێنار. بەڵای ئێمە وەکو بەڵێنماندا بوو لە ڕوونکردنەوەکەی پێرێکە سەبارەت بە تۆمارکردنی سکاڵای یاسایی لەسەر ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە دەستیان هەیە لە شاردنەوەی داهاتی هەرێم ئێستا سەرگەرمی گفتوگۆین لەگەڵ دەستەیەکی ڕاوێژکاری یاسایی بۆ ئەوەی هەنگاوە عملیەکان بنین. وەکو خۆتان ئاگادارن سکاڵاکە دوو قۆناغێکیان پەیوەندی بە تۆمارکردنی سکاڵا هەیە لەسەر حکوومەتی ئیتیحادی لە مەحکەمەی ئیتیحادی لە بەغدا بۆ گێڕانەوەی ئەو داهاتی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەی کە پێی ئەگوترێ مستحقاتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگە و بەشە هەیە لە میزانەی حاکمە. ئێمە هەنگاوی یەکەم لەگەڵ برادەران لە بەغدا لە گفتوگۆ هابین بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر حکوومەتی ئیتیحادی چونکە بە قەنەعەتی ئێمە برادەران لە دەسەڵاتی کوردستان هەنگاوی ئەحمەدیان نەناوە ئەگەر لە گفتوگۆکانیان لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدا قسەشیان کردبێ گرنگەوەی وەکو دەرەنجام هیچ ئاسەوارێک نابینین بۆ گێڕانەوەی ئەو مستحقاتەی خەڵکی کوردستان لە بەغدا. ئەوە قۆناغی یەکەم. قۆناغی دووەمیش پەیوەندی بە شاردنەوەی داهاتی هەرێمی کوردستانەوە هەیە یان ناشەفافی بەعزێک لە داهاتی هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەیان پەیوەندی بە لایەنی دەسەڵاتدارەوە هەیە لە هەرێمی کوردستان. ئێستا لە گفتوگۆیان لەگەڵ دەستەیەکی ڕاوێژکاری یاسایی. بەڵێ کاک عەبدولعەزیز لەوە دەست پێکەین وەکو ئەو پارەی کە ئەوترێت نزیکەی 10 میلیارد دۆلار لە حکوومەتی عێراقەوە کە لەکەبووە کە داهاتێکی کە بودجەیە و بەشی خەڵکی کوردستانە. ئێوە کە ئەو هەوڵتان ناوە شکایەت لە حکوومەتی ناوەندی بکەن لەسەر دیارنەمان و ئانەدانی ئەو پارەیە، ئایا لایەنە پەیوەندیدارەکان فراکسیۆنەکان لە پەرلەمانی عێراقا فراکسیۆنە کوردیەکان لایەنە تر بەرپرسە کوردیەکان تا چەند لەوێ هاوکارتان نەبن لەسەرەمە؟ وڵا ئەو مەسەلەیەکێکە لە خاڵە نیشتیمانی ئاساسیەکان باوەڕ ناکەم هیچ لایەنێک ناخۆکرێ لەگەڵمان. ئێمە کە ئەو قسەیە ئەەکەین بەنسبەت لایەنی دەسەڵات لە کوردستانەوە لە بەغدا ئەوانیش بێ دەست پێشخەر بن لەو مەسەلا لەگەڵ ئێمە و ئەگەر ئەوان هاوکار نەبن ئێمە بەتەنیا خۆمان هەوڵێک هەیە پێشنیارێک هەیە کە لایەنی دەسەڵاتداریش لە هەرێمی کوردستان مەسەلەن فراکسیۆنی کوردستانیش لە گەلێوە هاوکار بێت لەسەرەمە؟ بەتاکید کەوتە حەیزی تەنفیز ئێسەوەکو وتم لە قۆناغی ڕاوێژکردنین کە ئەو هەنگاوانە چۆن پێ بکەین دەستەیەکی ڕاوێژکاری یاسایی لەگەڵیانە گفتوگۆ ئەگۆڕینەوە بۆ ئەوەی هەنگاوی سکاڵاکە زانستی و یاسایی بێ نەک تەنها شتێکی عەلامی بێ. بەتاکید قسە لەگەڵەوانی شاکرێ گەر هاودەنگ بن لەگەڵمانە ئەوە بەهێزترە بێ و باشتریشە بۆ هەڵوێست. بەڵێ کاک عەبدولعەزیز
سەبارەت بە داهاتی هەرێمی کوردستان ئێوە لە پەرلەمانی کوردستان بێگومان پەرلەمانی کوردستان یاسا دەرەکە پەرلەمانی کوردستانە چاودێری ئەرک و کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەستگای تەنفیزکردنی و پراکتیزەکردنی ئەم یاسا ناکە لە کاتێکە ئێوە لە ڕووی یاسای بوتانایە وەزیرەکان لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بانگێشتی پەرلەمان بکەن لە پێچینەوە لەگەڵ بکەن بۆ ئێوە هەڵەسن بە سکاڵا تومارکردنی سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرسە بەڵێ ئەوە قۆناغی دووەمی ئەو بەڵێنەیە داومانە بە خەڵکی کوردستان خۆتان نەزانن ئێمە لە خلالی ئەو 2-3 ساڵە ئەتوانم بڵێم ناومێد بووین لە گفتوگۆکردن لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی دارایی و وەزارەتی سامانە سروشتیەکان هەرچی وەزارەتی داراییە خۆتان نەزانن لە گفتوگۆکراوەکانیشا و لە گفتوگۆ داخراوەکانیشا کە لەگەڵ لژنەی دارایی و لەگەڵ فراکسیۆنەکانی ناو پەرلەمانە کە قسەیان لەگەڵاکەین ڕاشکاواناڵێن ئەو بەشەی کە پەیوەندی بە داهاتی نەوتەوە هەیە وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەنجومەنی وەزیران ئاگای لێیە چەندین جار بەڕێز وەزیری دارایی لەبەرچاوی ئاگەیاندنکاران و لەبەرچاوی ئەو هەموو ئەندام پەرلەمانە دانیشتون ئەڵێ من ناتوانم ئەو ئاگاداری و تەفاسیلم لانیە ئاماژە بە سندوقێکە کاکە هێشتا دانراوە بەڕێستا نەزانن کە لە یاسای 22 ساڵی 2007ەوە قرارە سندوقێک بە ناوی سندوقی نەوت لە کوردستان دابنرێ ئەوە بۆ ماوەی 5 ساڵە بەداخەوە ئەوە بەڵێنە نابرێتە سەر حکوومەت ئەو ئەرکەی جێبەجێ نەکردووە لەبەر ئەوەی کە سەرکارەتی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنی زۆرینەی ناو پەرلەمان هاودەنگ نەبوون لەگەڵمانە بۆ لێپرسینەوە کەەوە ئەرکی سەرەکی پەرلەمانە جەنابتان نەزانن لێپرسینەوە بە کەمینە دروست نابێ ئێمە وتمان ئەبوایە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی ئەم ساڵیا لە دەستپێکی کۆبوونەوەی ئەم ساڵیا لە جێی گوێگرتن لە وەزارەت و لە ئەنجومەنی وەزیران اعتزارێکیان بۆ خەڵکی کوردستان بهێنابایە وەکو ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی یان وەزارەتە پەیوەندیدارەکان بەڵێ کاکی عەبدوڵعەزیز کەواتە ئەوەی تۆڵی پەرلەمانی یەک ڕستەدارستکەم ئەبوایە پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەکەی کۆبوونەوەی پرسیینەوە بواە نەک تەنها گوێگرتن باڵێ پێدان وایە ئەو وەکۆتۆڵی بوو پەرێ بۆ وەکو ئێوە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان پەنا بوو دادگا بن بۆ لێپێچینەوە لە حکوومەتی هەرێم و وەزیرە پەیوەندیدارەکان ئایا ئەوە ناگەێنێت کە حکومەتێکە پەرلەمانی کوردستان ناتوانێت بەڕوولی ئاساسی خۆی هەڵسێ وەکو چاودێریکردنی کاروبارەکانی حکوومەت و چونیەتی جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە لە پەرلەماندارە چنیان پێچەوانەوە بەڵێ من ویستم ئەو ڕستەیە بڵێم کە جەنابەت قسەکەم تەواو نەکرد بوو وتم لەبەر ئەوەی کە بەڕێی ڕێکارە ئاساییەکەی خۆی کە ئەوەیە زۆرینەی پەرلەمان تەواانە ببێتە بڕیاری پەرلەمان بڕیاری لێپرسینەوە و محاسبەی لایەنە پەیوەندیدارەکان بکە لەبەر ئەوە ناومێد بووینەوە ناچارین ئێمە وەکو فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن کە ئێمەش خۆمان بە نوێنەرانی خەڵکی کوردستان نەزانین بە خۆمان بە مەسئولیەتی شەڕی وازانین لەسەر شانمانە بڕیارماندا ئێمە دەست پێشخەریەک بکەین وە سکاڵای یاسایی تۆمار بکەین لەسەر ئەو لایەنە پەیوەندیدارانەی دەستیان هەیە لە شاردنەوە ئێمە ئێستا ناتوانین ناوی شەخص بەرین بەڵام بە تاکید دەوانەی کە پەیوەندیان هەیە بەم لایەنەوە ئەو بۆردەیە کە پێڵێن بۆردی نەوت یعنی مەجلیسی باڵای نەوت لە کوردستان ئێمە ئێستا لە ڕاوێژان لەگەڵ دەستەیەکی یاسایی بۆ ئەوەی زانین تەحدیداً بەڵێ کاکی عەبدوڵعەزیز سکاڵایە چۆن بەڵێ دوا پرسیارمان کرد زۆر بە کورتی ئایا پێت وایە ئێوە بتوانن ئەگەر لە هۆلی پەرلەمانەتان توانیوە ئارمانجەکانی خۆتان وەکو ئێوە ئاڵێن لەسەر شەفافیەتی داهات لە هەرێمی کوردستان بەدی بێنن ئەتوانن لە وڵەکانی دادگاکانی هەرێمی کوردستان ئەم ئارمانجەی خۆتان بەدی بێنن والله ئێمە بە ئەرکی سەرشارمان هەڵئەسین ئێمە ئەو سوێندەی خواردومانە لە بەردەمی جەماوەر و لە سوێندمان بەخوا و بە قورئان خواردووە کە ئەبێ پارێزەری ماف و بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بین ئێمە بە ئەرکی خۆمان هەڵەستین نازانین چەندە دادگای کوردستان دێ بەدەم ئەو مەوزوعەوە هیوادارین کە براوە بین لەو تۆمارکردنی ئەو سکاڵایە خۆ ئەگەر ئەوەش نەکرا ئەوە ناومێدیەکی تر ڕوەکاتە خەڵکی کوردستان ئەبێ خەڵکی کوردستان خۆیان شاهد بن کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەستان بە ئەرکی خۆیان بەڵام بەداخەوە هاوکاری نەکرا بەڵێ عومار عەبدوڵعەزیز سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ زانیاریەکانت هێژەیان عومەر عەبدوڵعەزیز دەبێژە کو ئەم ڕادبین ji bo niha em rêv awayên hindê digirîne ber ku li hikûmeta îtihadî li Bexda ku bi milyaraha dolar heya niha yên buncên an ku beşê Kurdan beş Herêma Kurdistanê li budcê Iraqê bo Herêma Kurdistanê nihat vegerandin em ê rabîn li gorî rêkarên yasaya em ê skala li ser hikûmeta navendî tu markên
کە ئەو داهات و بۆ جێ پێشمەرگەیان ها بۆژە جەمعی حکوومەتێمانە نهات نەڤەگەڕاندن هەروە لە کوردستانیشی دەبێژە و ئەم بەهێوی بووینە ژوەیەک و لە پەرلەمانەی کوردستانی لێ پێچین لەسەر وی بابەتی بهێتەکردن و لە وی بابەتی بجددی بێتە وەرگێتن ji ber ku em li dadgehên Herêma Kurdistanê dê rabîn bi şikayetkirinê lê wan aliyan û wekû ew îşaret navê hiç kesê neda lê behsê civata taybet bi naftê kir naftê li Herêma Kurdistanê dahatê naftê gelo lê kîvetê to lê kîvetê çî to û bû diyar niye wekû ew dibêje lê serandê ew ê skalayê tomar bikin belê berêzan êsta ji li xizmetî wergirtinî serinc û boçûnî ew ê berêzan li ser em te were Karzan li şerê Silêmaniyê peywendî ئەم کاتەوە باش بەڕێزگان هەموو کاتێکت کای کارزان بەڕێزگان وەڵا بە نیسبەت تەوەرەکەوە من دەستخۆشی لە ئۆپۆزیسیۆنەکەم بەڵام شکاتکردن هیچ کاتێ دادی ئەمانە نادا شکات لە چی ئەکەن ئەوان خۆیان دەستور داڕێژن ئەی بڕن ئەی دوورن هەموو شتێکەکەن ئیتر شکات لە چی ئەکری نازانم بڵڵا ئەبێ بە ڕاپەڕینی جەماوەری لاچن ئەمانە ڕاپەڕینیان دژ نەکرێت بەخوا لا ناچن برام ئێستا لە کوردستان لە کوردستانی باشوور بەوە ناسراوە درەندەترین ڕژێمی لە ناو برد دوای 20 ساڵ چواردەورەکەمان خۆشی ئێمەی کردوتەوە و لای برد بەڵێ کای کارزان لەواکەینەوە بەڵێ سپاس پەیوەندەکەت ئاڵێ لە شاری سلێمانی بەڵێ ئێوارۆ باش باشتر لەبارەی تۆری ئەمڕۆتەوە من پێم وایە نەک سکاڵایە باوەڕکە ئەگەر سپۆست سکاڵاش لایەنەکانی ئۆپۆزیسیۆن سکاڵا بەرزکەنەوە پێم وایە کە برادرانی ئۆپۆزیسیۆن هیچیان بۆ ناکرێت چونکە سێرەکەی ئەبینیت هەموو کاتێک لە هەموو شوێنێکیشا زۆرینە زاڵە بەسەر کەمینەیە و دوێ ئەوەش سێرەکەین ئەوانی کە ئەوەیەکی لیستی وەکو کوردستانی بێ یاخود لایەنەکانی پارتی بێ دەیمە ئەوان زۆرترن لە برادرانی ئۆپۆزیسیۆن لەبەرەوە هیچ شتێکیان بۆ ناکرێن جا دوێ ئەوەش لەوانەیە زۆرێک ئێستا کەسانێک هەبێت بڵێ ئاڵێ هەموو ڕۆژێک پەیوەندیەکە ڕەخنە لە حکوومەتەگرێ و هەر هیچ کاتێک ئەوە نییە کە بڵێ بەشان و باڵێ حکوومەتە هەڵە بەڵام بەڕێی من لێرەوە ئەو ملاحەزەیە ئەڵێم کە من هیچ کاتێک هیچ کارێکی باشم لەم حکوومەتە نەبینیوە بەرامبەر بە خۆم نابوو خۆمی بکاوەکو شخصی ئاڵێ بەرامبەر بە میلەتەکەی بەڵام پێم وایە شاردنەوەی بووجە و سێرەکەین داهاتی بوومرگی ئیبراهیم خەلیلیش کەس نازانێ ئەم داهاتە بۆکێ ئەڕوات و ئەچێتە گیرفانی حیز بێکەوە و دوای ئەوەش پێم وایە کە ئەمانی ئێمە تازە بە هیچ شتێک چاک نابێ ئیلا ئەوە چارەسەرەکە خەڵک لێیان هەڵسە ئیتر تەواو پێم وایە کە کارێکی باشیان واتیان نەهێشتۆتەوە کە خەڵک ئیتر تەحەمولی ئەو بکە هیوادارم خەڵک هەڵستێ ئیتر چیتر تەحەمولی ئەو کارانە بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەشت مستەفا لە سێمێ لە دیێلمەیە بەلێ کاک مستەفا مرحبا سەرچاوا باش کاکەکار ئەس باشم کاک مستەفا سپاسکەم کەرم برا ئەفتەوەرە لەسەر بودجەیە و ئۆپۆزیسیۆن وەڵڵا برا ئۆپۆزیسیۆنژی نەبووش یعنی نەبوو شاوی دیت ملەتیە خودی بەس بۆ مەسلحەتی خۆیان بلا بەس میزانیەژی قەتعەکە پارتی وێکەتی دەست هەڵات زۆرینە لە دنیا خێری پەرلەمانی زۆرینە دەنگی دەست خۆبەتێت کێمینە چناچت برایم بلا خۆنەکە ناویدی بۆچی دەستی خۆ ڕەحلات دەن و vê فەوزێت کەنە بە 15 ڕۆژە میزانی هێلایە برجە هێلایە پەرلەمانی بەس بۆ فەوزاوان و تێکدەرن بەڵێ کاک مستەفا بەس ڕێکی بدەمە کاکەکار بەڵێ کەرم برا والله ئەبە نەبوو بەرژەوەندیت ملەتیە خودی ئانکە خەلکی هایدن مزارات کەن عیبە بووان یعنی وی ملەتی بلا ناڕاکەنە سەر دەستەوە و خەلکێک بێتە بریندارکردن و کوشتن پۆلیس کیە و خەلکی مەدەنی کیە بۆچی دێ فەوزەکەن بەس بلانیکە میزانی ئەوان پارتی وێکەتیژێ قەتع کرد پارژێ قەتع کرد بۆ نصف نزاوان یا شەش هەیوە بۆ زۆرە بەسە مەحەتەکەین ئەمدەی دژمنی سەری خوابی بەسە بلا ئەف خەلکە ئازادی بژیتن ئەو مشکلات سلێمانیە هەمی ئەو بوونە سەبەب گۆران و ئێگرت و کۆمەڵ بوونە یا ئەربیلی ئەو بوونە سەبەب بەسە مەحەتەکەین دێ فەوزەکە بەڵێ کاک مستەفا سپاس بۆ سەرنجاتەژی گۆران لە هەولێرەوە کاک گۆران فەرموو ئەو کاتە باشی بەڕێزیان هەموو کاتێکی سپاسەکەم کاکە بەنسبەت برادرانی ئۆپۆزیسیۆن کەنعاقی خۆیانە لەبەرەوەی وعدیان دایە بە خەڵکییان پێ نەکرا برادرانی گۆڕان ئەوەندە خەڵکیان وعدیان بە خەڵکدا لە کاتی هەڵبژاردنەکان خەڵک نەکمان پێدا ئێستا هیچیان پێ نما دەیانوێت ئەو ئازادیە و بۆ نەیانتوان هیوادەکانیان بێجێبێنن لە کاتێکە لە پەرلەمانە نیقاشەکەن ئایا ڕێگیری هەبووە لە پەرلەمانە لەلایەن لیستی زۆرینەوە ئەوان خۆیان ئیرادەیەکی بەهێزیان نەبووە بۆ جێبەجێکردنی وعدەکانیان کاکە ئیرادەی چیان هەبوو بەڕێزجیان بە تەپر لێدان فێرە تەپرمان دەکەن تازە ئەوانە
او برنامج ديجي وتفي بيدي بريجيان يعني برنامج ديجي تفي بيدي او انا مناقشه سيد روسه تفاضل ومناقشه كريسيا بينك الاخيري هات ندروه يعني او انا دانيت نادم بروتشي مبان يعني خلق يسال استراحه وما تنصلنا خوشي لو كريسيا بينك براس بخومنا كابلاس سربدا صلاه من السربيس عزبيقني خوش هذا بله کای گوران سپاس به پیوندکش تو آزادی انتمای سیاسی چی هبی چی نبی سپاس کن پیوندکت باغان ل شهری سلیمانی بله بخان خان ئێوارە باش باشتر دەستپۆسی تەورەکەتان لێکم زۆر سپاس که تو زیدنگی برسکیتەوە بەڕاستی نازانم پێم سەیرە باسی چی دادگایەکەکەن کە کات لە حکومەت کرێ ئەو دادگای کە تا ئێستا جوابی بکوژانی شەهیدەکانی حەزبی سوڵاتی نەهاوتەوە ئەسڵەن هیچ شتێنی هەتاخوانی پێمان دوو بکەن هەموو پەرلەمانتارەکان لەگەڵ ڕێزان بۆ بەعزێکیان کە بەجددی دیفاع لە خەڵکەکەن بەڵام هەمویان هەر یەکشتن ئەو مەسئولانە کەوتونەتە ناز و نیعمەتێکەوە هەتا دێنێ لەو شاخە بوون ئێستا ئەو ناز و نیعمەتەی ئەوان هەیەە قەت بە ئاسانی دەستی لێبەرنایەن خۆشترین ژیانیان هەیە لەو باوەڕیان زۆری ماوە تا دەست لەو ژیانە بەرن ئەوەی یعنی هەرمان ماندووە ئەکەن باوەڕ کە یعنی ئەوەی ژیانی ئەو مەسئولانە قەت دەستبەرداری نابن ئەو هەموو بێلاو باخ و ئەو ڕەفاهێتەی ئەوان هەیەە بە ئارەزی خۆیان دوو ڕۆژیکە هەر وەزعەتێک تێ لەم کوردستان بە عایلە و بە دار و بەردیان و ئەڕۆنەوە بە ئەوروپا هەر خەڵکە فەقیر و هەژارەکە تیا ئەچێت وە قەت بە ئاسانی بەڵێ باخان خان سوپاس بۆ سەرنجی تۆش باوکی محەممەد لە خەڵەکان کاکە چۆنی بە قوبان ئەس باشم زۆر سپاس باش براکەم فەرمووی بەرنامەکە لێ دەکەم گەلێک سپاس کاکە وەڵای ئۆپۆزیسیۆن هەوڵی خۆیانداوە زۆر بە جوانی دەستیان خۆزی دەستیان دەگوشین بەڵام کە تاکو ڕێی خۆیان نەگۆڕن بۆ زوێن نەبێتە معارەزە هیچ شتێکیان بۆ ناکرێت بە دڵنیاییەوە بەڵێ سپاس بە پەیوەندیکەشت فازڵ لە شاری سلێمانی کای فازڵ فەرموو چۆن برا گەورە من باشم سپاس کە حەف وەڵانەوەکان بە خەڵە دویت هاوبیرڕەواتی لە سلێمانیەوە بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لیەکەم زۆر سپاس و بە کوێرایی چای دوژمن کەناڵ هێنارتی هەر سەرکەوتووە بێ و زۆر دەستکیش ئەەکەم لە برادرانی ئۆپۆزیسیۆن لە گۆڕانی کۆمەڵ و یەکگرتوو بۆ هەڵوێستیان کە نواندویانە و وەداواکارم لەوە خراپتری شەڵدەست بنێن بەرامبەرم دەسەڵاتە زوود دەخەڵە زۆر سواز بۆ بەرنامەکەت سپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزان پێمان باشە سەرنجی هەموو بەڕێستان بگێت بەڵام تکای بەبێتە شیرۆ بەبێ بەکارێنانی هەندێک مۆستەلاح بۆی بە شێوەیەکی جوان سەرنجی خۆتان ڕابگەین و سەرنجی وەش بەلایانی پەیوەندیدار بگا بەڵێ تەماشاوانە نیجا تاوەرێ مەیرۆ لەسەر شکایەتە ئالیەن ئۆپۆزیسیۆنەیە کۆ بڕیاردانا شکایەتێ لەوان ئالیان بکەن لە هەرێما کوردستانی تایبەتی حکوومەتە هەرێمێ هەند ئالیەن پەیوەندیدارن ناوا حکوومەتە هەرێما کوردستانیدا ئەوێن کۆ پەیوەندیدارن پەیوەندیەوان هەیە بە داهاتی بە بمەسادەرێن داهاتی بە و نە شەفافیەوە کەوت دەبێژن یا داهاتی هەرێمێ بە تایبەتیژێکی پرسا نەفتێ داهاتێ نەفتێ گەلو لە هەرێما کوردستانی لکیڤەیە و لکیڤەتێ بەڵێ ئەحمەدمان لەگەلە ئەحمەد لە ڕزگاری کاک ئەحمەد فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت یارەدا باش ئێوارە باش سپاس فەرموو کاکە بە نسبەت ئۆپسیۆنەوە قەینا تا لە 2009 تایتە چی کردەوە بە خەڵک کاک ئەحمەد ئەگەر لە تەلەڤیزیۆن ئەگەر بە تەلەفۆنەوە جێ لە دەنگمە بێ بەڵێ فەرموو ئەگەر تەلەڤیزیۆنێکت کەسکێ فەرموو ئەڵێم تایتە چی کردەوە بە خەڵک تا خەڵ بەڵێنی بە خەڵداوە پێت وایە هیچی نەکردووە ناوەڵا هیچی نەکردووە چی کردووە بۆ هیچی نەکردووە هیچی نەکردووە یەکگرتووە لە 92 نە شاخی بینیەوە نە هیچ ئایا وادانەیداوە باز دەڕۆشن بۆ ئەن سیستەم لە هەرێمی کوردستان ڕێگیری بووە کەوان نەتوانن هیچ بکەن نەوەڵا هیچ ناغەن چی مەعاشێکیان بۆ خەڵ بڕێوەتەوە بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ سەرنجی تۆش خەلیل لە دەهۆکێت گەلمەیە بەڵێ کاک خەلیل ئێوارەتە بخێر خێرتر بۆتە گەلێک سپاس ئەرێ کاکە ئەس ئۆپۆزیسیۆنا مە یا کوردستانê یعنی شتێک danê zêdetir tiştek kiriye min divê cewaba vê pirsiyarê ew êk berî niha jî ki êkê Sileymaniyê yaşmi ve Alîxan yani çavê twê nizat korene çi et bêje te hiç nekiriye hiç hiç nekiriye erê kê meaşê pêşmergehî dit kê polîsat dit kê fermanberat dit kê xanî nişînat dit kê pîre mêr û pîre jinat dit
كي شهيدات کاک خلیل او دبیجن مال باتت بله او آلیین اپوزیسیون تورما لسانان ده دبیجن دهات هرما کردستان دهات کی گلک زور اف دهات د نوا بودجه ای سال دا اف دهات نزلاله نه شفافه اف دهات وکو پیوست وکی رجا خو نگش که پارلمان او دبیجن مسکالا یاسای شکایت لمحکمه سروان آلیان تایبتی حکومت هرمه تمار بکین کو بسبب تندن دهات هرمه مصادرین هرمه ندیار بنگلو تو به چه حد سنگینی مصادر نديارن اود بيجن مانا بله نديارن باشا ايدينينا نديارن دي بلا تصديق كان وباشي شكاية اخوب كان بلا بجاي بريفا ببن عالم الهيفيه خلق الهيفيه فترجار الهيفيه جوتيار الهيفيه بالا الهيفيه همي الهيفيه دي بلا اذا بريفا ببن خلاص بكنو باش بلا شكاية اخوش كان بله کاک خلیل سپاس بو سرنجاتا کاروان لهولی روا کاک کاروان فرمو ام كاتب مجان همو کاتیکت براسي الو بله جمله تفرمو براسي برنامجي جوانا قل ما بله جمله کاک کاروان فرمو سوسون امانه حقيقه كان قلي كان حكومه بله براسي أنا حكومة بطاري وممكن خلق بخواتن دشوا بعقفت دشوا اشتكنا مورين واشكراهم كان أجل أنا تمشي أو بتزبالة عبكين كان سيبو خلقرا تي كيفاش كرا بتزا تي بفضل خلق كتك كم درامد بوا المستكيدة كم بوا أشتانا كان مشتكانا كتشارعو بس حکومتی ارم علی اما توانی من جرخانی ابری کردستان گشی که باشی پیبدین خیلی زوربه بکنه خوان وظیفه و خوان کارو و روشی کردستان لامور که برو باجبون ببین نه اگر تاستا یک کم باش کردی ستا آمدن بخوانه کسی بخواه کراون ولی کای کاران سپاس بو سرنجی توش طاها لکرکوکه و کای طاها فرمو الو يا ورا باش بريدم باشتر بو برستان زور سباز براكم من قضية سواء في كردستان وام اوبوزيسيون كلم روجيا يعني بناوي جو يعني بيتهني اجا وامشان بخلهم براي من مسألة كان نبو جيو نهيج بس اون دي وكو حفظيش باش شون اني اجا وين جيجا انا يعني بناوي بوجو خو كان شاي خلقا وكومالي اجا جيجن اي من كردستان اي بينيا لبوجيا خلقك بعام باش نو بلي حاله بتقول يعني من بقاي صار دو بدا من راسك يالي بياوي دخلت بس شوانيا بس كوكاك اما يسكورنين خاكم خلقك كوكامي دوی جماعتی گوران او کاتی لناو جماعت یکتیا بون خو دسو دایره کان دیاد کاتی چوشن چنه بون چانه كنت چانه بالنسبه براني قلتوا كاك من خو موكو شاد حالي لانه توصيه مزقوت يكرا لانه شمالا والله برادركم تشوك بيلان بسر بيقلتونا بو روج شي دباني وكان توصل بيمني بروجار تميتهم دوريا يعني تشي شاورون كريلا وران ويقلتو كومال كاكم شانا يعني براسي من استسير بيد يعني خلق بشاي خلق بناو بجو هنشتكن برأي من وغا يعني اي بنيا بس اجاو جيري وتواصلون مالجيكا هاد بوكاكو بالستاني قنصل جري ايران شو بلا او حزب او بيانا وتي وقو فايبو مالجي لحولير برلمان دن ايسا شماشي وسياستي كبراي من هر اجاوي كي جرنو ام او بزيان اصلي يعني بيتوايا كايتا ما سياستي او اجنداي كاري لانا اوبوزيسيون كاني اجنداي درا ولا باش ما بيكو طالي بالي دنيام دوي كمال هموش ديارا او كاتي مالكي كهاد بوكاكو شيبو اجاو في جيشدا قنصلجري ايران نبوش وناو حزبي اوبوزيسيون كانوا ويتد باسلامي بغير اسلامي كانوا او وقوا فايبو مالكي دوباتيان في دوله كاتا ناس كلمز فناس هم اجاو تشيا بالي كايتا بالي سباس بو سرنجي توش محمد شاري سليماني كاي محمد فرمو يا باش باشتر والله من تجنيرك ما يبغى بدنا كتان كم خوشم كاكسوان انجور بدنا انا كشكشكاتك بدي من جناب الناتو يعني بيلاني اخوات بطاريزي يا برنامج انا لا ترويك انت استواني وندي من دي قسم داري او هيك بالك هاي محمد لا ترويك بيبل تو رخنا لا تشل سر تشي لكات يقصك البنات مثلا او لا زيادة زوري دا تاشي بلاي او كابيل نو بوزيسيون ومعارضه وانا لما هو بيلاني خد كنترول معكي
کاکشوان بۆ ئەم بەرنامانە بتوانێترە لەگەڵ ڕێزم بۆ جەنابەتەوە یەک دووش من پێم وایە بە تەوەقعی من مەسەلەی مالیکی لە پێش ڕژاندنی ئەم حیزبە بچووکانەوەیە بۆ ئەوەی کێشە لە کوردستان دروستکە تا گوشار لەسەر ئەو کەم بێتەوە لە بەغدا داوای لاباندیە و بکەن بۆ تێکدانی یەکریزی کوردە چکە کورد ئەگەر یەکریز لێ بە ئاسانیە توانێت شتەکانی بکە بە درێژایی مێژوور وا سەلمێنراوە هەر کاتێک کورد سوێتی ببێ بە شتێک لە ناو خۆمانە خەڵکی خۆمانیان دروست کردووە و وەزعەکەیان لە کورد تێکداوە ئێستش کورد بەرەو حکوومەت و بەرەو باشبوونە چێ ئەو تەوجی هەدا کە ئەم جۆرە شتانە دروستکەرەوە تا لە گۆڤاری شۆکی نووسراوە مالیکی پارە دەنێنێەوە وەخشێنێتەوە بۆ ڕۆژنامە نووسانەی بەڵێ کاک محەممەد پێت وایە ئۆپۆزیسیۆن ئەو شتانێک کە باس ئەکەن لە پەرلەمانی کوردستان شەفافی داهاتی هەرێمی کوردستان و ئەو پارانێکە لە حکوومەتی مرکزی ماوە ئەو هەموو شتانەی بیانوویەکن بۆ ئەوەی ئەجندای مالێکی جێبەجێ بکەن لە کوردستاندا مەسەلە ئەوە ئەوان لە 1985 ئامادە بوو نەتیایە ئەوان ئەڵێن ئەبێ بە ڕێگاشی ئێمە سەرفکرێ لە کوێ دنیاە هەیە هەر کەسێک بەرنامەیەکی هەیە هەر کەسێک بەرنامەی خۆی هەیە چۆن ئیشەکە چۆن هیچ ناکە ئەوان ئەڵێن ئەبێ بە بەرنامەی ئێمە هیچکرێ یاوی شەڵێ من ئەکسێرێتە من بەرنامەی خۆم هەیەشی پێ دەکەم بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ لەسەر منیش سپاس بۆ سەرنجی تۆ من و شوان و هەر کەسێک لێرە ئێمە NRT بێگومان پرەنسیپی کاری خۆی هەیە وەکو کەناڵێکی بێلایەن ئێمە پابەندی پرەنسیپەکانی ئەبین هەر کەسێکیش هەیە گەر تۆ خۆجێ لە بەرنامەکە دیێرتە بێ لەلایەن ئەوانەیە کە مایەدی پارتیە فەرمانڕاوەکان ئەوانەی مایەدی معارەضەن هەر کەسێ بە ئازادی سەرنجی خۆی نیشانەدا ئێمەش پرسیار لەسەر مەوضوعی ڕۆژ لەسەر ئەو تەوار و ئەو پێشاتانەی کە ئەم تەوەرە لەسەر دروست بووە ئاڕاستی ئەوانەکەن ئەوانیش ئازادن لەوێ گرنگە هەر کەسێکی من کاک شوان هەر کەسێکی دیکە بێ لە NRT بڕای بە پرەنسیپەکانی NRT بێ لێرە بەرنامە پێشکەش بکە بێگومان لە چارچەوەی پرەنسیپەکان گرنگ نییە دەم و چاوچێ بێ گرنگەوە پابندبوونە بە پرەنسیپە سەحافیەکانی خۆمان لە چارچەوەی NRT بەڵێ سپاس بۆ هێندەکە تەرچوونێک بێ دووبارە سەڵاو فێژان بڕیار میلانی لەسەر تۆری کومەڵاتی پێیجی NRT ئەنووسێ شکایەت لە کێ شکایەت وەکو خۆی ئەڵێ هەروەها ئەحمەد ئەڵێ بەڕاستی حکوومەت و کاربەدەستانی هەرێم کارێکی زۆر خراپ دەکەن ئەگەر پەڕی ئەم خەڵکی هەژارە بیبن هەروەها عومەر عوسمانیش ئەڵێ من وەکو ئابووریناسێک بەڕاستی خەڵکی بێزار بووە لە بودجە و پەسەندکردنی بودجە چونکە دوای تێپەڕبوونی 7 مانگی حیسابی لە ساڵی 2012 تازە بودجە پەسەند دەکرێت بەڵێ تەماشاوانانی نژاد لەسەر تەوەرێمە ئیرۆ بێگومان لەسەر پەژەڕاندنا بودجەی وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستانê دیار کردی دۆد پرس کۆنفرانسێکدا کو سەدە 75 پرانیا برگên di nava proje yasayê budceyê da jariyê parlamenterên opozîsyonê jî hatiye pejirandin û wekû pêwî jî rêgeyan bi endamanî fraksiyonekانی opozîsyon li Parlemanê Kurdistanê dawe ke bi şêwekî aza serenc û têbînekanî xweyan li mer kemokosyekan û ew hemû birgekan û xalekanî nav proje yasayê budceyê Herêmî Kurdistan nîşan bidin li kateke ke ewan em hemû derfete hebû bo ewan halasin be skala tomarkirînê skala li dadgehkana li kateke ke parleman xwe erkêweya yasa debke erkêweya lêpêçînewe li hikûmetê Herêmî Kurdistan bike bi wezîrekan bangî holî parleman bike lewê bi dadaçûnî hemû pirsgirêkan lê bikirê bo parlamenteranî fraksiyon pena bû dadgekan hebin bale narin çila qala dizê bale bale narin çixan fermo baştir سەبارەت بە ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئۆپۆزیسیۆن هەڵوەستێکی مەردانیان بەڵام شکایەت لە کێ دەکەن شکاتە لەو کەسانە دەکەن جە و دابگاکانیان لە بەردەستی خۆیاندا بە کەیفی خۆ هەڵیان بسوڕێنن من بەڕاستی ئۆپۆزیسیۆن زۆر بە شەقی ئۆپۆزیسیۆن شتیان کردووە دەسەڵات ئۆپۆزیسیۆن نەبایە شتیان ناکرد بۆ خەڵک من هیوادارم ئۆپۆزیسیۆن بەڕاستی برادەرانی بۆن ئەوان هەڵویستیان هەروە بەردەوام بێ لە پەرلەمان چ لە پەرلەمانی کوردستان بێ چ لە پەرلەمانی بەغدا بێ نمونەیان هەر زیاد بێ هیوادارم سەرکەوت بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ شاخەوان لە چمچماڵ کای شاخەوان فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی و بزناوەی لێکەم زۆر سپاس بەڕاستی ئەو هەرچێ حزبی پستان بەڕاستی ئاشاوێکی باشیان کردوتە کوردستانەوە لەبەرەوە دەسەڵات شتێکی زۆر باشی کردووە هەتا بڵێ شتیان کردووە بە زیادشەوە نەکوو بەکەمەوە نەقسانی نییە کوردستان بەڕاستی ئەم سێ
معارضەیەوان لە کوردستان کردووە بەڕاستی ئاژاوە و کوشتار و حەزەکەن وەک سووریا لێبێ بە دڵنیاییەوە ئەمە شتێکی باش نییە بە خۆیان نەبستنەوە ئەو شتێ هەیە دەسەڵاتە بە هیچ شتێک بە معارضە ناکرێت بە دڵنیایە معارضە بۆ تێدانی شێوی کوردستانە بەڕاستی بە خۆیان نەبستنەوە و با لەوە زیاتری نەکەن با بە خۆیان پیاو بن. بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەژێت گۆڕان لەو لێرەوە. ئای گۆڕان فەرموو. باندیلێ جارە باشی زۆر سپاس کای گۆڕان کەرەم کێ یەکەم جار پێشنیار دەکەم دایەکی زۆر بەڕێزی تۆ بەڕاستی NRT لێوە کردەوە لە ناو دڵی خەڵکە دومی شتێش لەسەر شکایەتکردن بەڕاستی شکایەت بکرێ و نەکرێ ئەوانە جیان لە هیچ شتێک نییە شکایەتیان لێ بکەی لێ نەکەی بەڵام شتێکی سەیرتر هەیە زۆر لێ دەترسی قسە لەگە بکەیت وەختی شەڕی عەفوکە وەختی شەڕی براکوژی ئێمە دەترسان پارتی بین ئێمە دەترسان پێمان دەگوتن زەلالی بەڵام کەساکە وەلایەتە پێمان بڵێ مالی چی یەک احتراز لێ بگری نەقدەچی لێ دەگرێت لەبەرەوەی کاکە ئەوان شکایەت بکرێ شکایەت نەکرێ هیچ شتێکی وان نییە بجێ بەڕێ دەکەن و نەتی کەسێک نازانن. بەڵێ کای گۆڕان سپاس بۆ سەرنجی تۆ شەیما لە دەربەندی خان شەیما خان فەرموو. بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت زۆر سپاس وەڵاهی من دەستخۆشی لە هەموو برادرانی ئۆپۆزیسیۆنەکەم تکایە ئەگەر بەڕێزان هەمووتان چەند جار دووبارەم کردەوە ئەگەر بە تەلەفۆن جێلە ئێمە بگرن نەک تەلەڤیزیۆنی خۆتان کەسکەن بۆیە باشتر کێشەی تەکنیکیش دروست نەبێ و سەرنجێوە باشتر بگا. بەڵێ بەڵێ سپاس وەڵاهی من پەیامێکم بۆ هەموو خەڵکی کوردستان هیوادارم تۆزێ وشیار بن ئەگەر ئۆپۆزیسیۆن نبووایە بە تایبەتی گۆڕان قەت ئەم حکوومەتەی ئێمە بیمەی بێکاری چەند ساڵە بۆ بەتەلە بەنەداوە ئەوە نمونەیەکی ئاشکراوە اینجا فەرمانبەری وا هەیە لە دایرەکانی حکوومەت چەند میلیۆن پارەی بۆ گەڕاوە تۆ معاشی زیادە ئێمانە کێ کردی ئۆپۆزیسیۆن نبێ هیوادارم خەڵکی کوردستان ئیتر وشیار بن ئەنی پێت وایە لایەنی تر مەسەلەن لیستی کوردستانی کە لیستی زۆرینەیە زۆرترین خەڵکی کوردستان دەنگی بۆ داوایە بە پێی یاسا حەقی خۆیان بۆ کە حکوومەت تشکیلکەن پێت وایە ئەوانە هیچ دەستیان نەبووە لەسەر پێدانیان هەموو خزمەت گوزاریەوە کوتواڵی دەستیان هەبوو بەڵام دەستیان هەبوو بەڵام ئەگەر ئۆپۆزیسیۆن فشاری دروست نەکردایە بەم شێوەی ئێستا کە ئیبینین ئەم دانیشتنانەی پەرلەمانی کوردستان کە ئێستا بینین نمونەیەکی زۆر ئاشکرا و ڕوونە کە ئەبینی چۆن داوای مافی خەڵکەکەن بۆ نمونە داوا ئەکەن دامەزراندن باشتر بێ زیاتر بێ یعنی ئەوان زۆر داوای مافی خەڵکەکەن بەڕاستی یعنی ئەوەش من پێم وایە ئەوانەی کە من پێم وایە ئەوانەی کە لایەنگری دەسەڵاتەکەن خۆیان معاشێکی باشیان هەیە لە ماڵ و پاڵیان داوەتەوە یعنی بە شێوەیەک لە شێوەکان خۆیان لەم دەسەڵاتە سودمەندن ئاگایە لە ژیانی فەقیر و هەژار نییە بەڕاستی. بەڵێ سپاس بە هێندێکەت عەلی لەهەو لێرەوە باشی بەڕێز زۆر سپاس. بەڵێ بەنسبەت ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەو وەزعی کوردستانی زۆری خۆشە ئیزبان دوێت یەکیوەکی مالکی سواری وان بی ببوورە کاکەلی ئەگەر بێتە شیرکردن تکایە سەرنجە خۆنیشان بدەی بێتە شیرکردن شبەرکو ئەف مستەڵەحاتە گوتی گەلێک نەشەژیە بۆ کەسێکی کە شاشەی کەدا باغوی دەگەر بێتە شیرکردن سەرنجە خۆنیشان بدەی دێ باش سپاس بۆ پەیوەندیاتە هاوار لە زاخۆ کایک هاوار فەرموو کایک هاوار سەمیرە لە شاری سلێمانی بەڵێ ئەلو بەڵێ فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس هەر لەشتان ساغ و سەرکەوتوو بن ئینشاڵڵا بەڵێ سپاسێکین فەرموو برای بەڕێزم پیرۆزبایی یەکەمی کەناڵەکەشتان لە یەکەم ڕەبی ماندوونە من و دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ هەر بەردەوام بن لە بەرنامەکانتانە بەرەو پێشەوە بچن بە باشتر و بە چاکتر ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ تەوەرەکەشە دەستخۆشی و لە یەکەم و ئێمە جەماوەری کورد پشتگیری لایەنمان ئەکەین کە لایەنە ئۆپۆزیسیۆنە بە چاکی و بە باشی کە خۆی گەورە کارەکانیان بۆ ئاسان بکە و دەسەڵات برا بەڕێزەکەم من بۆی ناچم کە شخصی خۆم کە هیچ بکات ئەو کە دەسەڵاتێکی ئاوایە بی لە میلەتەکەی نەکاتەوە باوەڕ ناکەم بە ئیشی ئەوانیش هیچ شتێ بکە بەڵام من داوام لە جەماوەر هەیە
جەماوەری کوردستان هەیە کە پشتگیریان بکەن و لەگەڵیان نابین ئینشاڵڵا سەرکەوتوو ئەبن و پێ وایە سەمیرە خان لە ڕەوشێکی ئێستای کوردستاندا کەوە لەگەڵ قەیرانێکی قوڵدایە لەگەڵ حکوومەتی بەغدا و دەوروبەریش ڕۆژانە لەلایەن ئێرانەوە لەلایەن تورکیاوە ناوچە سنووریەکان تۆپبارانێکیان خەڵکی کوژرە خەڵک بریندارە کرێ لە کوردستانی شاجارێکی دیکە بەلەو ڕەوشێکی وا بڕوا و جارێکی دیکە تەشەنوجات و قەیران دروست بێتەوە بێگومان دروست ئەبێتەوە دەسەڵات ئاوا بکات و ئاوا لەگەڵ میلەتیا بجوولێت و ئاگوێ لە میلەتدان بجەز ئاوا لێ بکات بێگومان ئەوانەمان بەسەریەتەوە ئەگەر ئێمە پشتگیری ئەوان نەکەن و لەگەڵیانە نەبی. بەڵێ سپاس حەسەن لە بەردەڕەش کاک حەسەن فەرموو. کەرەم کە وەرباز مای بەڕێز باشتر چۆنی باشی حاڵت زۆر سپاس. بەرز ئەم حەز دەکەم یعنی ئێستا ئەم هەڵای دێتەکردن با لەسەر کەرکوور بیت با لەسەر ئەو جێگانی دابڕاو بیت نەک لەسەر بودجە و لەسەر پێکدانی کوردستان بین تکایە حەزی دەکەم ئێوەی ڕاگەیاندن دەوری باشتان هەبێتن نەک بۆ هەرگستانی کێشە ناو کوردستان ئێمە دوژمنمانم زۆرە یعنی بگرە هەر لە حکوومەتی مەرکەزی لە دەوروبەر هەمووی دژی ئێمەی کوردن ئێمە یەکی وا بکەین بە ئەمە یەکتر بگرین بودجە دێت و دەچیت بەڵام خاک و نیشتیمان هەموو کار بەدەستمان ناکەوێت تکایە لە ئۆپۆزیسیۆن تکایە بە ئەم کێشانە بێخنەلاوە ئێستا کێشەی زۆر گەورەترمان هەیە ئێمە ئێستا کەرکووکدنی کوردستان لە دەستی ڕژێمە ئەکید ڕژێمە کە دەڵێم ڕژێمە ئێستاش کۆنە بەحسیەکان هەموو هەوڵ و تەقەلایەوەیە تێکدا کوردستان تێک بدەن برای بەڕێز ئەم کێشانە بێخنەلاوە باڵێ کاک حەسەن بەڵێ بڕێ بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ئازاد لە شاری سلێمانی کاک ئازە فەرموو کاتە باش هەموو کاتێکت وڵا من بەوە ناڵم کە تەلەفۆنەکەم دیفاع لە دەسەڵات دەکەن هەرەوە ناڵم ئەگەر یە مەسئولان بینی لە عادەکانی ئێرە بەس بۆ دیان کێشانێ بچن ئەوان بۆ قساکردنی دەچنە ئەوروپا و ئەگەر ئەوانەی کە تەلەفۆنەکەن و دیفاعیان لێکەن با بزانن چەنە سەرۆتەکان بەزەوە نەزان سەرۆتەکان چەنێ و مناڵی چەندیان بەرەکە مناڵی لانەیەکی 20 میلیۆن دۆلاریان بەرکەوێت بەس زانن چەندیان بەرەکە ئەنجا دیفاعیان لێ بکەن ئەم هەموو تەنکەرەنەوتە کەس نایبینێ نابێ بزانن خەڵک بۆ کوێ بۆ کوێ بن ئەم هەموو گومرکە ئەیلەک شەڕی برایم شەڕی ناوخۆ لەسەر گومرکی برایم خەلیل نەکرا ئەتا ئەساس دانی پیانانن ئەی نابێ خەڵک پرسیارکا بڵێ ئەمە بۆ کوێ ڕا چێ دەجیفانی چێوە من سێرم لێ لەوانە دیفاعەکەن ئەوانە دەبڵ موچەن باڵێ کاک ئازاد سپاس بۆ سەرنجی تۆ شارچوونێک بێ ئەحمەد لە شاری سلێمانی با بزانین بەڕێزیان چیاڵێ فەرموو وڵاتان لێبێ لە یەنارتی بەڕێز زۆر سپاس گوێبیستی باڵێ کاک ئەحمەد فەرموو سڵاو ڕێزم هەیە بۆ کەناڵی NRT بۆ هەر لە خزمەتکارە کارگوزارەکەەوە هەتا بەڕێوبەری کەناڵی زۆر سپاس سڵاو ڕێزمانەیە بنسبەت ئەو بجەیەکی زۆر گەندەڵی بە هەدەردانی تێدا بەدەیان ملیار دینار نادیارە بجەیەکی هەتا بڵێ بە هەدەردانی تێدا ئەمە یەکەنجا بەحزا کەسێک تەلەفۆن دەکا ئەمە موچەیە و نازانم خەڵک تاکەی وشار نابێتەوە خەڵک لێرە ڕاچێ بۆ خارج سۆسیالی هەیە معاشی هەیە یەکەیەکی نیشتەجێبوونی ئەداتێت ئەنەما تۆ خەڵکی ئەم وڵاتەشنی سەرێشەش بۆ ئەم وڵاتە پێیاکەی ئێمە لە وڵاتەکەی خۆمانە لەسەر بودجەیەکی زۆر و زەمەت نەیەکەی نیشتەجێبوون هەیە نە خزمەتگوزاری هەیە ئەمانە هیچی نییە وەکو پێویست ئەنجا بەنسبەت ئەو برادرەوە لە کەرکووی تەلەفۆنێکی ئەمانە ئاژاوەگێڕن ئاژاوەگێڕ ئەو کەسانەیە کە کەناڵی ئەهلی خستۆتە ژێر فشارەوە بۆ داخستنی ئاژاوەگێڕ ئەو کەسانەیە کە لەسەر یەکسە گومەکەی دیار نییە ئەچێتە گیرفانی یەک کەسەوە هەر بێسەر و ئەحمەد سپاس بۆ سەرنجی تۆ دیارە کاتمان زۆر کەم ماوە کاوان لە خانەقینەوە بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت بەڵێ کاک زۆر سپاس فەرموو دەربارەی ئۆپۆزیسیۆن بەڵێ بەڕاستی یعنی خۆڵکردنە چاوی خەڵکی فەقیر و هەژارە هەموو ئیشەکانی ئەوان دیارە هەموو لە بەرژەوەندەی حیزبی ئەیکەن نەک جەماوەری
لە دانیشتنی پەرلەمانە هەموو قەرارەکانیان پەسەند کردووە دوا بە دوایی دانیشتنی پەرلەمان هەڵساون دەستیان کردو بە مانگرتن ئەمە چی ئەگەێنێ ئەمە ئەگەێنێ مانایە بەرژەوەندەکانی خۆیانەوە نەک جەماوەر ئێستا ئێمە زروفێکە بەڕاستی زروفێکی زۆر ناسکە لە ڕاستیە ئەوانیش بەو شێوە پێم وایە بەشێکن ئەوانیش لەوانەی لەو دشمنانەی کە کێشە لە هەرێمی کوردستان ئێمە دروستەکەن بە قەناعەتی خۆم بەشێکن لەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە دروستەکرێ بە هاندانی دەرەکی بەڵێ کایک کاوان سپاس بەسەرنجی تۆش هەڵۆ لە کەرکووکەوە کایک هەڵۆ دووان پەیوەندی تەبان هیوادارین بە کورتی بەڵێ بەڵێ کایک پێشەکی دەستخۆشیتان یەکەم لە بەردامەکەتان و لە کەناڵە بە ڕێزەکەتان هیوادارم خوای گەورە سەرکەوتنتان بۆ بێنێ هەموو کاتێ لەبەرەوەی ڕوونکردنەوەی تەواو ئەدەن ڕێ لە کەس ناگرن بە شەفافیت بەو پەڕی جوامێریەوە شتەکان حەقیقەتە خنستە سەر پێسیاری خەڵکی کوردستان هیچ کەسێکی ئۆپۆزیسیۆن ئازاوەتی نییە و ئازاوەشی نەکردووە ئەوانە ئازاوەتین کە داهاتی خەڵک بە سمەیرەتی زوڵم لەکراوی خەڵکی کوردستان بە هەدەر دەبن کە لێپرسیان لەگەڵکەن ئەڵێن ئەمە ئازاوەتین ئەوانە بەڵێ کایک هەڵۆ بەڵێ ببورە دیارەکانمان زۆر کەمەوە بەڕێزان ئێمە لێرە هەموو ڕۆژێک لەسەر تەوەر و بابەتە گەرمەکانی ڕۆژ لە بەرنامەیەوە بەرنامەی مایکی خەڵک لە خزمەتی ئێوەی بەڕێزداین ئێمە لێرە تەنیا خزمەتی ئێوەکەینەوە ئێمە پابندی بە پرەنسیپەکانی ڕۆژەمانوسی خۆمان لە کەناڵی NRT هیوادارین هەر بەڕێزێک بێژگە لە تەوەرەکە هەر بەڕێزێک هەر سەرنج و تێبینیەک لەسەر ئێمەی پێشکەشکارە بێ لەسەر ئەدای ئیشکردنی ئێمە بێ بە هەر ئاراسایی بێ بڵێ ئێمەش بەو دلی فراوانیەوە قبولەکەن بۆیە بتوانین بەڕەخنە و سەرنجی ئێوە باشتر و باشتر خزمەتی ئێوە بکەین لەبەرەوە ئێوە شایانی باشترین خزمەت جارێکی دیکە سوپاس بۆ بەرزستان کوهەیانها تەماشەوانن گەلێک هێژاین بەرنامەی بۆن هەیە سبەی تەوەرێکی گەرمتر دەم خزمەتەوە دابین هەر شاد و بەختەوەر بنێوار باش